بەشێک لە دانیشتوانی قەزای چەمچەماڵ کە دەتوانن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەشداری بکەن پشتیوانی خۆیان بۆ مامۆستا فەرحان کاندیدی ژمارە 2 لیستی مەشخەڵ ڕاگەیاند. من وەکو دەنگدەرێکی شاری کەرکووک دەنگ بە لیستی مەشخەڵی کەرکووک دەدەم ژمارە 163 و کاندیدی ژمارە 2 مامۆستا فەرحان و داواکەم هەر کەسێک دەنگی لە پارێزگای کەرکووکە دەنگ بەم لیستە بدە چونکە ئەم کاندیدا کەسێکی دەستپاک و دەمپاکە و لە ڕابردووە توانێتی خزمەت بە شاری کەرکووک بکە. نین لەوەی کە ئەگەر بچێت ئەنجومەنی پارێزگار دەتوانێت خزمەتی زیاتر بکە بۆیە لێرەوە داوا لە هەموو دۆست و ئەندام و لایەن گر و خەڵک و هەموو دانیشتوانی شاری کەرکوون ئەوانەی کە شمولی دەنگدانەکەن دەنگدەن بە لیستی هاوپەیمانی مەشغەڵ ژمارە 163 کاندیدی ژمارە 2. دەنگدەرانی قەزای چەمچەماڵ هاانی کەرکووکیەکان و کەسوکاریان دەدەن خەڵکی نوێ و دەستپاک هەڵبژێرن و تاقیکراوەکان تاقی نەکەنەوە. من وەک دەنگدەرێکی کەرکووک دەنگ دەم بە مامۆستا فەرحان کاندیدی ژمارە 2 ژمارە 163. ئینشاڵڵا ئێمە وەکو تاکێکی موسڵمان کە خەڵکی دانیشتی کەرکووکین و هەروە دەنگمان لە کەرکووکە نەک هەر خۆمان بەڵکو و ماڵ و مناڵمان و هەروەها ئەو کەس و کارانش کەوا تەسیر و کاریگەرمان هەیە بەسەریانەوە قەنەعەتیان پێ بکەین کەوا بایکۆتی هەڵبژاردن نەکەن بەڵکو بە گەورم گوڕێ و بەرەو سوندەقانی دەنگدان بڕۆن ئەو کاندیدا هەڵبژێرن کەوا بە حەقەت جێگەی متمانەی هەموو خەڵکیە. بڕیارە 16 ئەم مانگە دەنگدانی تایبەت لە تەواوی پارێزگاکانی عێراق جگە لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت و 18 مانگیش دەنگدانی گشتی بەڕێوە بچێت. بەشێکی زۆر لە چین و توێژەکانی شاری کەرکووک بەڵێنی متمانەبەخشینیان بە مامۆستا فەرحان داوە. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ